خۆشەویستان ئێمە باس لەوە دەکەین ئەم ساڵ پرۆسی خوێندن چۆن بەڕێوە دەچێت کە بڕیارە سیانزەی مانگی نۆ واتە مانگی داهاتوو یەکەم ڕۆژی دەستپێکی خوێندن بێ لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان بە سەرجەم شار و شارۆچکەکانەوە. ئەمە دەپرسین بە گشتیان مەدەکاری دایک و باوەک مامۆستایان وەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەم ساڵی پرۆسی خوێندن پێویستە چۆن بێت و هەروەها چۆنیش دەبێت. مامۆستا دلێر محمود بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی هەڵەبجە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی ئێمەیە. مامۆستا سڵاو تێ بێ و بانیز باش. زۆر سپاس بۆی لە بانیز باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەمەوێت پرسیاری دەستپێکمان بۆ بێ کە ئامادەکارەکانی ئەم ساڵی خوێندن کا چەند ڕۆژێکی کەمی ماوە چۆن دەبێت مامۆستا؟ باڵێ زۆر سپاس بەیانی ئێوەش باش بەیانی بینەرانی NRT زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوەی ڕاستی بێت ئەم بۆ ئەم ساڵ یعنی ئامادەکاری باش کراوە. سەرەتا پلانێکی گشتگیرمان هەیە کە ئەو پلانە گشتگرە کە هەمووی کات و هەروەها شێوازی جێبەجێکردنی ئەو پێداویستیانەی کە ئەو ئامادەکاریانەی کە گرنگە پێش دەستپێکردنی دەوام ئەنجام بدرێت هەمووی ڕێک خراوە. ئەم ساڵەوە زۆر بە وردی کاری لەسەر کراوە هەر لە یەکەم مانگەوە کە لە سەحوتی حوتەوە دەستپێکردنی تۆمارکردنی قوتابیان دەست پێکردەوە مناڵان لە باخچەکان و هەروەها قوتابیان لە قوتابخانە و خوێندنگاکان و ئەو پرۆسەیە بە شێوەیەکی سەرکەوتوانە جێبەجێ کراوە بەوەی کە ئێستا لە هەموو قوتابخانەکانە ئەزانین ژمارەیە خوێندکارانەی کە دەوام دەکەن و هۆبەکانیان و لەلایەن ئیدارەکانەوە ئەزان چونکە بەهۆی ئەوەی کە یەکێک لە هەنگاوە گرنگانەی کە جێبەجێ کراوە و یاریدەدەر بۆ بۆی کە ئیشەکان ئاسانتر بکات ئەویش ئەوەیە کە پێگەی ئی پەروەردەمانەیە کە ئێستا بە شێوەیەکی دیجیتاڵی هەموو ئەو زانیاریانە تۆمار دەکرێت و ئامارێکی ڕاست و دروست لە بەردەم هەمووانە بێت هەر لە بەڕێوەبەری قوتابخانەوە هەتاکو وەزارەت سەبارەت بە ئەوەی کە چەند قوتابی لە قوتابخانەکە هەیە و هەروەها ژمارەی مامۆستای پێویست و وانەبێژی پێویست و دابشکردنی وانەکان و ئەمانە هەمووی ئامادەکاری بۆ کراوە. یەکێکی تریش لەو هەنگاوانەی کە ئامادەکرانی بڕیاری لەسەر دراوە کە ئێمە لە کۆبوونەوەیەکی گشتی لەگەڵ جەنابی وەزیرە ئەنجامدرا لە C5 ئەو پلانە خرایە ڕوو پاشان دوایی پاش ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی ئاگادار کراینەتەوە لە جێبەجێکردنی جگە لە تۆمارکردنی قوتابیان خوێندکاران دابینکردنی کتێب و پەرتوک بۆ خوێندکاران کە ئیتر لەم مانگەوە دەست پێکات و بە شێوەیە کە هەموو کتێبەکان پێش دەستپێکردنی دەوام بگاتە قوتابخانە و ناوەندەکانی فێربوون و یەکیتر لەو ئامادەکاریانەی کە کراوە بۆ ئەوەی بە شێوەیەکی کە دەستمان کرد بە دەوام ئاسایی بێت و کەموکوڕیتیانە بێ و چاوەڕێین ئەم ساڵ ساڵێکی زۆر ئەگەر گرفتمان نێتە ڕێگەی شەڵانەش بێتە ڕێگەمان بە شێوەیەکی زۆر باش و سەرکەوتوانە کارەکان ڕێک خراوە هەر لە بەکرێدانی فرۆشگاکانەوە بۆ ئەوەی کە هەر لە سەرەتای ساڵی خوێندنەوە پارەی پێویست لە بەردەستی بەڕێوەبەر و خوێندنگاکانە بێت بۆ ئەوە چتانی کە پێویستیانە و لەگەڵ دابینکردنی بڕێکی باش لە پێداویستی و کەرەستە کە بە بڕی 20 میلیارد دینار بڕیاری لەسەر دراوە و کە بۆ مانگی ئایندە تامەکو مانگی دە ئەو پێداویستیانە بگاتە ناوەندەکانی خوێندن هەر لە وایتبۆرد و ڕێحلە و داتا شۆ و لاپتۆپ و بەو شێوانە ئەوەی کە پێویستەوە داوامان کردووە بڕیاری لەسەر دراوە. گرنگترین شت لەو هەنگاوێکی تریوە ئەمە 3 ڕۆژی دەوامی دەستپێکردنی سەرەتای دەستپێکردنی دەوام ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی پێشووتر ئەوەیە کە ئەو 3 ڕۆژە 3 ڕۆژی 13 و 14 و 15 نۆ ئەو 3 ڕۆژە ئەکرێتە ڕۆژی دەوامی تیاکرێ بەڵام وانەی تیا ناخوێنرێت بۆ ئەوەیە کە کۆمەڵێک پرەنسیب و هەروەها کۆمەڵی ئەو گۆڕانکاریانەی لە ناو خوێندنگا و هەروەها ئەو گۆڕانکاریانەی لە وانەکانە و ناوەڕۆکی وانەکان چییە بخرێتە ڕوو لە ماوەی 3 ڕۆژە ئەویش چەند ڕێوشێنە دانراوە لەلایەن وەزارەتەوە بۆ ئەوەی کە بیکەنە بەرنامەی کارکردن بۆیان ئەویش یەکەم شت با بڵێن خۆشەویستی وڵاتە و دووهام بەکارنهێنانی
مادێ هۆشبەر و چەکووە و شتانە و چۆنێتی پاراستنی ژینگە و ئاو و چۆنێتی پاراستنی قوتابخانە و خۆ ئامادەکردن و ئیتر گەڕانەوە بۆ خوێندنگا بەوەی کە ئیتر شوێی هاوین تەواو بووە و پێویست کات کە ئێمە کاتی ژیانمان بەو شێوە ڕێخێنەوە لەگەڵ دەوام و دەستپێکردنەوەی دەواما بێت بەو شێوە ئامادەکاری باشکراوە و کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان ناکراوە و چۆنێتی جێبەجێکردنی بڕیارەکەمان تاوتێ کردووە لەگەڵیانە. مامۆستا بەسپاسەوە باسی بەشێکی زۆر لە ئامادەکارەکانت کرد دەمەوێت باس لە بابەتێک بکەین ئەویش مامۆستایانە ژماری مامۆستایان و بەتابەتی مامۆستایانی وانە پێش یعنی لە ماوەکانی ڕابردوودا و لە ساڵەکانی ڕابردوو خوێندندا مامۆستایانی وانە بێش چەندین جار پەنایان بردە بەر ئەوەی کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن وکو خۆیان دەیانوت کە ئەگەر ئەوان بێت و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن و گرفتەکانیان چارەسەر نەکرێت تا ڕادەیەکە بێت هۆی پەککەوتنی خوێندن لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستاندا دەمێ بزانم بۆ ئەم ساڵ چی ئامادەکاریەک بۆ گرفتی مامۆستایانی وانە بێش کراوە چی ئامادەکاریەک بۆ وەرگرتنی مامۆستایان کراوە لەم ساڵدا. بەڵێ وانەبێژان طبعاً ئێستا یەکێکن لە پێکەنەرەکانی پرۆسی پەروەردە و فێرکردنەوە ڕۆڵی تایبەتیان هەیەەوە ئەو ڕۆڵە ڕۆڵێکی کاریگەرە بەڵام ئەبێەوە بزانرێت کە ئێستا تر بەپێی ڕێکار و هەروەها یاسا و توانە معمولەکان بە کارپێکراوەکانی کە لە هەرێما هەیە بەو شێوەیە کە ئێستا ئەوەی کە دەرفەتە بۆیان وانە بێژیە ئەمە داوا کراوە لە هەڵی ئەوەش درایە مەسەلەن خۆشیان لە هەوڵێوا بوون کە کێشەکانیان چارەسەر کردی ئەوەی بەلایەن ئێمەوە بێ پێشنیار کراوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و باسیشی لێوە کراوە و لەو باوەڕاشان لە کاتی پێویستە بڕیارە درێ بەڵام ئەوەی کە پێویستە وانەبێژان بیزانن ئێمە دانانی وانەبێژ بە پێی بوونی وانەی شاغیرە یعنی وانەیە کە مامۆستای تیانە بێت لە قوتابخانەیان ناوەندەکەی فێربوونە اینجا دەتوانین وانەبێژ دابنێین ئەوە نییە کە بڵین ساڵانە لەتوانەمانەوێ ئێمە چەند ژمارەیەک وانەبێژ زیاکەین بۆ قوتابخانە خوێندنگەکان تەنها لەو کاتانە بێت کە مامۆستایەک ئەگەر شوێنەکەی چۆڵ بێت بە هۆی گواستنەوەی یا وەرگرتنی یان گواستنەوەی یان بگوازرێتەوە یان خانە نشین بێت ئەو کاتێ ئێمە ئەتوانین یەکێک وانەبێژێ لە جیاتیا دانین ئەویش ئەگەر ڕێگا بات مەسەلەن ئێستا بڕیارە ئەم ساڵ هەر خوێندنگایەک یان با بڵێن هەر تەنها ئەمە توانین وانەبێژ لە حاڵەتێکا دانین کە 12 وانەی شاغیر هەبێ لە قوتابخانەکان نەوترێتەوە مامۆستایانی هەمان بابەت بە شەوانی خۆیان وتوێتەوە ئینجا دەتوانین وانەبێژ دارین سەبارەت بەوەی کە هەرەوە ڕێکارانەی ساڵی ڕابردووە کە بە بڕێک پارەی دیاریکراوە کە بۆیان دیاریکراوە بە پێی شوێنە جوگرافیەکان هەرە و بڕەپارە وەرەگرن و بەڵێ لێرە و لێژ یەک دوو مانگێک دوا کەوتووە وەرگرتنی پارەکەیان بەڵام هەموو ئامادەکاری کراوە لە کاتی خۆیان ئەو شایستەکانیان وەرگرن و هەروەها ئەو قوتابخانانەی کە ساڵی پار تێیاندا بوون هەر لە شوێنی خۆیان دەمێنەوە لەو حاڵەتەدا نەبێت ئەگەر مامۆستایەکی مۆڵەت وەریگرتوویە گەڕابێتەوە بۆ شوێنەکەی ئەو کاتە ئەوانە بێژە هینی ناکەین مەسەلەن نایلێنەوە بڵێن تەواو کاری تەواو بوو ئیتر بێت چاوەڕێکات هەتاکومە و کاتێک کە شوێنێک فراغێکمان بۆ دروستە بێ یەکسەر ئەوانە بێژە دادەنرێت لەبەرەوە ئەوەی کەوانە بێژ بوو بێت ئەوە نییە ئیتر هەموو ماف و داواکاریەکی لە دەستبات لە هەر کاتێکە مامۆستایەکی وانە بێژ ئەگەر مامۆستای بەرامبەری گەڕایەوە یان ئەو شوێنەی کە ئەو تایە بوو پڕکراوە بە مامۆستایەکی دامەزرا و ئەوە چاوەڕێ بێت و هیچ کەسێکیکە دانانێت لە پێشی ئەو هەتاکو ئەو مامۆستایە وانە بێژەی پێشوو دانەندێتەوە ینی ئەوانە هەمووی ڕێکارن و ئەم ساڵ بە فەرمانێکی وزاری هەموو ئەو ڕێکارانە دووبارە دەسەڵات دراوەتەوە بە بەڕێبەرە گشتیەکان و بەڕێبەری قەزاکان کە ئەو وانە بێژانە لە شوێنی خۆیان و لە ئەو پێویستیانی کە بوون وەکو خۆی ماوەتەوە لە جێی خۆیان دەست بەکارن و کاری دەوامی خۆیان بکەنەوە ساڵ. مامۆستا تۆ ئاماژەت بەوە کرد کە مامۆستایانی وانە بێژ بە پێی شاغری وانەکان دادەنرێت من دەمەوێت بزانم مامۆستایانی میلاک لەم ساڵدا پێویستە چەند بەشەوانەیەکیان هەبێت لە هەفتەیەکدا و هەروەها بە پێی چ پێوەرێک ئەم بەشەوانەیان بۆ دانراوە.
پێوەرەکەەوە سیستمی یاسای خوێندنە سیستمی قوتابخانە خوێندنگاکانە کە بێ هەموو مامۆستایەک لە قۆناغی بنەڕەتا ئەبێت چوار وانە بڵێتەوە لە هەفتەیەکە واروە لە قۆناغی ئامادەیە بسودوو ئام و 2 ساڵیشە لە باخچەکانە لە باخچەکانە بێعین هەمان شت ئەو مامۆستانی کە لە باخچەکانە ئەوانش بە شەوانیان بۆ دیاری کراوە کە بە شەوانەکانی ئەوانیش لە 4 کەمتر نییە بۆ ئەوەی کە ئەبێت دوای ئەو بڕەوانەیە هەروانێک زیاوە تا 12 وانە زیاد نەبێت ئێمە ناتوانین مامۆستای وانە بێژ دابنێت لێ زۆر باش دوای ئەوەی کە مامۆستاکە 4 وانە ئەڵێتەوە 12 فەرموو مامۆستا. دوای کە مامۆستاکە وتم 24 وانەی وتەوە 12 وانە هەبوو لە قوتابخانەکە بۆ ئەوەی کە لە 12 وانە بەرەو سەر ئەتوانین وانە بێژێ دابنین هەرچەندە ئەوانش لە ساڵانی ڕابردووە هەندێک لەوە کەمتریش مامۆستای وانە بێژ دانراوە بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی کە ڕێکارەکان زیاتر ڕێکخراوە و هەروەها کۆبوونەش لەگەڵ نوێنەری خۆیان وانە بێژان کراوە لە گۆڕانکاری و لەو خاڵانە ئاگادارن و ئاگاداریشمان کردوونەتەوە لە ڕێگەی سەردانیکردنی خۆیان و هەروەها نوێکردنەوەی ئەو ئامارانە کە ساڵانە ئەنجامی دەدەین بۆ ژمارەی ژمارەیە دەرچۆکان کەیکەین و هەروەها ئەو پسپۆڕە پێویستیانی کە ئەمانەوێت مەسەرەن ئەم ساڵ پێویستێکی کەمان هاتوتە پێشەوەی مامۆستانی پێداویستی تایبەتە کە ئەتوانین ئەوانش مامۆستانەی کە بۆ مناڵانی پێداویستی تایبەت بەزەوە چاوەڕێی فەرمانی وەرزارین فەرمانە وەزارەکەمان ببێتەوە دەسەڵاتمان پێباتە مامۆستایش بۆ ئەو مناڵانەی پێداویستی تایبەت دابنین چونکە لەبەرەی ئەوانش بە پێی بوونی ژمارەی مناڵی پێداویستی تایبەت دادەنرێت بۆیە ساڵانە گۆڕانکاریەکان و هەروەها پسپۆڕەکان جیاوازیان تێدا ڕوودەدات. باشە مامۆستا دەمەوێت بزانم مامۆستایانی میلاک وەکو ئاماژت پێکرد پێویستە 24 بە شەوانەیان هەبێت لە چه حاڵەتێکدا مامۆستا دەتوانێت لەو ڕێژەیە کەمتر بڵێتەوە و هەروەها مامۆستایانی وانە بێژ بەگشتی پێویستە لە هەفتەیەکدا چەند بە شەوانەیان هەبێ ئەگەر بێت و لە خوێندنگەکان داوانە بڵێنەوە و هەروەها دەمەوێت پرسیاری ئەوەش بکەم کاتێک مامۆستایەکی میلاک 24 وانە دەڵێتەوە لە هەفتەیەکدا دەمەوێت بزانم ئەم ڕێژەیە ئیجباریە ناچاریە؟ بەڵێ تاوانەوە ڕێکارە ژمێریارەکانە مەسەڵەن ڕێگرە لەوەی کە ئەوێ پێویستە بە پێی یاساکە بە پێی سیستمی ناخۆی قوتابخانە و خوێندنگاکان کە ئەبێت وەکو دیاری کراوە و هەروەها یاسای پەروەردە کە ئەبێ مامۆستا و بە شەوانەی خۆی بڵێتەوە هەفتانە لە دوای ئەوە ناچاری یعنی بە 24 بڵێتەوە یان 22 بڵێتەوە لە قۆناغی ئامادەیە پاش ئەوە هەروانەیە زیاد بوو لەوە تەنان یەک وانەش بێکرێ بەوانە بێژی بۆ مامۆستای میلاکەکە یعنی ئەو مامۆستایە جگە لە مەعاشخۆی و کاتە ماگانە چەند وانەی زیایش بڵێتەوە کە ساڵان لەوە پێشوا بووە هەر مامۆستای بابەتەکە وتێتەوە بەڵام پاش ئەم زۆربوونی ژمارەی دەرچوان و کۆلیژەکان ئەوەیە لەبەرەوە سیرەکەینەوە مامۆستایانە ئەوانانە نایخێنە ئەستۆیان بەڵکو هینە دەست مەسەلەوانە بێژەکان بۆ ئەوی بوارێ بڕەقسێ بۆ ئەوانیش کۆ بەشدار بن و هەروەها ئەزمموونێک وەرگن لە حاڵەتی بڕاردان لەسەر دامەزرانیان کە بە ئەزمموونەوە بێنە پرۆسەکەەوە بە تەواوەتی یعنی ئەوە ناچاریە بێ 24 وانە بڵێتەوە مامۆستا لە قۆناغی بنەڕێتەوە لە قۆناغی ئامادەیە بێ 22 وانە بڵێتەوە ئەگەر ئەوانانە نەوترێتەوە ئەگەر وانە بێژ دانین ئەو پارەی لێ بڕێت مەسەلەن ئەبێ مامۆستای میلاکەکە ئەو بە شەوانانە بڵێتەوە هەفتانە ئەگەر نێڵێتەوە پارە بۆ وانە بێژەکە خەرج ناکریتەوە ڕێکاری ژمێریاریە و هەروەها وەکو وتم ئەوە لە سیستەما جێبەجێ کراوە بەڵام ئێستا ئێمە لە شوێنێکی وەکو سنووری بەڕێبەراتی گشتی ئێمە ژمارە و مامۆستایانەی کە مامۆستامان زۆرە تەنانەت هەمانە زۆر کەم دەرزەڵێتەوە کە مامۆستای میلاک و دامەزراویشە لەبەرەوەی زۆری هەندێک پسپۆڕ و هەروە زۆری ژمارەی مامۆستایان لە قۆناغەکانی بنەڕەتە بە تایبەتی لە قوتابخانەکانی 1 بۆ 6 بۆ شێوەیە بەڵام لە قوتابخانەکانی 7 بۆ 9 لەگەڵ 10 بۆ 12 ئەوانە ئامادەیەکان لەبەرەوە لە هەندێک پسپۆڕە لە پسپۆڕەکانی بیرکاری و ئینگلیزی و هەروەها بابەتە زانستیەکانە پێویستمان بە ژمارەیەک لە
پێویستمان بە ژمارەیەک لە ئەوانە بێژان بووە و هەروە بەڵێ لەگەڵ پسپۆڕی و نەر وەرزشە. مامۆستا بابەتێکی دیکە بینای خوێندنگەکانە باڵەخانەی خوێندنگەکانە زۆرجا باس لە کەمی و هەروەها گرفتی کەمی خوێندنگەکان دەگرێت لە سنوورە جیاوازەکاندا تێدا سنووری پارێزگای هەڵەبژێکێکە لەو شوێنانی کە باس لەوە کراوەکە گرفتی کەمی بینای خوێندنگەیان هەیە لەم ساڵدا چۆن ئامادەکاری بۆ ئەوە کراوە ینی لە ساڵانی رابرردوودا ئێمە تێبینیەوەمان کردووەکە خوێندنگە هەبۆ دوو دەوامی تێکراوە هەبۆ تەنانەت سێ دەوامیشی تێکراوە سێ وەجبە سێ بەشی جیاواز داوامی لەو خوێندنگەیەدا کردووە ئەم ساڵ چ ڕێکارێک گیراوەتە بەر بۆ چارەسەرکردنی کەمی گرفتی یاخود گرفتی کەمی خوێندنگەکان. ئەوەی ڕاستی بە خۆشببختانە ئێمە لە سنووری بەڕێوەبەرێتی ئێمە گرفتی کەمی بینای خوێندنگامان نیە تەنها یەک خوێندنگامانەیە یەک بینامانێ سێ دەوامی تیاابێ ئەویش دەوامی سێهەمی قوتابخانێکی ئێوارانە ئینا کێشەی بینامان نییە بەڵام ئێمە ئەوەی کە کێشەیە لە بیناکانە هەمانە با بڵین ئەوەی کۆنی هەندێک لە بیناکانەوە هەروە نەبوونی هەندێک پێداویستی مەسەلەن وەکو تاقیگە وەکو با بڵین هۆڵی چالاکیەکانەوە ئەوانە ئینا وەکو بینا هەموو قوتابخانەکانی ئێمە دوو دەوام زیاتری تێدا نییە بە شێوەیەکی ئاسایی دەوامی تێدا دەکرێت بەڵام ئەوەیە ئێمە ئەم ساڵ گەر ببێت هەر ئەوەیەکە لە ڕێگەی بەهۆی دووبارە دروستکردنەوەی بینای قوتابخانەی ئامادەی هەڵەبجێک چانەوەیە ئەویش گۆڕانکاری لە هەندێک دەوامە ئەکەین بۆ ئەوەی کە دەوامەکان ئاسایی تیابێت و هیچ کێشەیەک بۆ داوامی خوێندنگەکان دروست نەبێت. بەڵام لێرە لە بەردەوامیشان یعنی لە بەردەوامی دابینکردنی پێداویستیەکان و هەروەها نۆژەنکردنەوە و دووبارە ڕێخستنەوە و گونجاندنی بینای قوتابخانە و خوێندنگاکانین و لە ڕێگەی ڕێکخراوەکان و هەروەها لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەو شێوەیە. فرۆژگای خوێندنگەکان لە ماوەکانی ڕابردوودا ئەو کەسانی کە فرۆژگای خوێندنگەکانیان بەکرێ دەکرد لە کەلار و لە هەولێر و لە چەند ناوچەیە گرت بوونەوە و ئاماژەیان بۆ کرد کە چەند گرفتێکیان هەیە لە کاتی بەکرێگرتنی فرۆژگاکاندا. ئەم ساڵ چۆنە و هەروەها دەمەوێت بزانم گرفتەکانیان چارەسەر بوو ئەوان ئاماژەیان بۆ دەکرد کە ئێمە چەند گرفتێکمان هەیە چەند گرفتێکی جیاوازمانێ لە کاتی وەرگرتنی فرۆژگای خوێندنگەکان بۆ پێیکە لە ماوەیەکی زووتر لە کاتی ئاسایی فرۆژگاکەیان پێ بەکرێ گیراوە. ئەم ساڵ چۆنە و چۆن ئامادەکاری بۆ ئەو بابەتەش کراوە؟ وەکوتم یەکێک لەو ئامادەکاریانەی کە مەسەڵەن یەک لەو کێشانەی کە هەمان بوو درەنگ با بڵین بەهۆی ئەوە ڕێکارانەوە کە ئەو پارانەی کە وەرەگیرا لە بەکرێدانی فرۆژگاکان و دەبواە دووبارە بگەڕایەتەوە بۆ خوێندنگاکان بەڵام لەبەرەوە ئەم ساڵ بڕیار درا بەوەی زووتر نەک بەوەی کە لە پارێ ماگانی کە دەوامی تێدا ناکرێ بەڵکو هەر لە ئەنی حسابیان بۆ کراوە هەر لە سەرەتای دەستپێکردنی دەوامە ئەو پارانەی کە وەرەگیرێ لە ئەوانەی کە بەکرێگرن هەروانەیە یعنی ئەوە نییە زیاتریان لێ سەنرابێت بەڵامی ترەوە خۆیان کێبڕکێ خۆیان بووە لەسەر شوێنەکان لە شوێن قوتابخانە و خوێندنگاکانەوەی کە باش بوو بێت و شوێنێکی قەرەباڵغ بوو بێت حتمما کێبڕکێی لەسەر بۆ بەوەی کە کێ پارەی زیاتر بات بەشداری بکات لە زیادکردنەکە ئەوەی بۆ دەرچووە. هەندێک ڕێنمایی تازە بووە ئەوەی ڕێنمایانە ڕێنمایی وەزارەت بووە لەسەر چۆنەتی بەکرێدانی فرۆژگاکان ئەوانیش بە پێی ناوچەکان خاستن لە ئێمە لە سنووری بەڕێوەبەرێتی گشتی ئێمە بە شێوەیەک تەعاملی لەگەڵا کراوە کە ناوەڕۆیشی ڕێکارەکانی تێدا جێبەجێ کریوە نەبێتە ئەوەی کە بێتە بارگرانی سبەینێ بۆ قوتابیان و خوێندکاران کە ئێمە کرێ لەسەر ئەوانی کە فرۆژگەکان بەکرێ گەنجیایکەین بۆ ئەوەی ئەوان هێتر دەستکراوە بن بۆ فرۆشتنی پێداویستی و خۆراک بە قوتابیان و خوێندکاران بەگران. ئەوەشمان کردووە بەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان ئاسانکاریش کراوە بۆ ئەوان و بۆ ئەوەی کە یەکێکە لە پێداویستیەکانی قوتابیان لە ژیانی ڕۆژانەیاندا لە ناو خوێندنگا و قوتابخانەکانە پێویست بەوە کات کە ئەبێ خۆراکی بیری وزەبەخش و باش و پاک و خاوێن و هەروە ئێمە ئەوەی کە هەبوو بێت لەگەڵ ئەو کەسانە ئەوەیە کە ئێمە لیژنەمانێ بە دۆداچوونمان هەیە ساڵانە سەردانیانەکەین و هەروەها لەگەڵ لیژنەکانی تەندروستیە هەچ کەسێک ئەو مەرجانەی کە پێویستە ڕەچاوی بکات لە پاک و خاوێنی لە
لەو کەلوپەل و پێداویستیانی دەیخاتە ڕوو لە فرۆشگاکە و هەروەها چۆنێتی کارکردنی و هەروەها نەبوونی کێشەی لەگەڵ ئیداری قوتابخانەکە و ڕەزامەندی ئیداری قوتابخانەکە لەسەر ئەو کەسەی کە فرۆشگاکە بەکرێگرێت. هەندێک لەوانەی کە نەڕازیان بوو بێت لەسەرەوە بووە کە ڕێنمایەکانیان جێبەجێ نەکراوە، هەروەها هەندێک لەوانەی کە مەسەلەن لە بەرامبەردا کەسێکی کە مەسەلەن شوێنەکانی گرتووە دەناوەکو ڕێکاری کارپێکراوەکان و ئەو گۆڕانکاریانی کە کراوە بەڵێ هەندێک ئینێکی تێدا بوو باگرانی بوو بۆیان ئەوش ئەوە بوو کە بۆ بەشداریکردنیان لە زیادکردنەکە پێویست بوو بڕێ پارە بن ئینجا داخڵ بن ئەوش بۆ ڕێگەگرتنە لەوەی کە هیچ کەسێک بەجددی نەیەت مەسەڵەن فرۆشگاکە بگرێت نەبێتە گرفت بۆ کەسانی تر. ساڵانی پێشووتر ئەوە ئیستیغلال کرات، خەڵکێکە هات لە مزایدەکە بەشداریە کرد و نرخی مزایدەکەی فرۆشگاکەی بەرزە کرد و دوایی لە ڕۆشتە دەرەوە هیچ مەسئولیاتێکی لەسەر شان نەبوو. بەڵام بۆ ئەوەی کە ئێستا ئەم ساڵ ئەو کەسانی کە بەشدار دەبن لە زیادکردنەکە پێویست بۆ ئەوەی کە ئەو کەسانە بن کە پێویستیان بە کارەکەیەوە بە جددیەنە پێشەوە بۆ کارەکەیان بۆیە لەبەرەوە مامۆستا بزانم لە ساعتنی ڕێژەی کری فرۆشگای خوێندنگەکان بۆ قوتابخانەکە دەگەڕێتەوە بۆ خزمەتکردن و دابینکردنی پێداویستیەکانی نێو قوتابخانەکە دەگەڕێتەوە. بەڵێ ئەوە چەند ساڵێکە هەموو پارەی هەریان لە ڕووی کۆکرێتەوە و تەوزیعی بەپێی ژمارەی خوێندکاران دابەش دەکرێت قوتابیان و خوێندکاران. جزەمە نەڵێ نیسە لە سنووری ئەمە خۆهەرەوە نییە قوتابخانەیەکە گرێ بێ بە 10 ملیۆن دینار 10 ملیۆن دینارەکەیان 8 ملیۆنیان ئەوەی بین بنەوە بە قوتابخانەکە نایە قوتابخانەمانەیە لە دیەکانە لە گوندەکانە لە شوێنەکانی کە هیچ داهاتێکی نییە لەبەرەوە لەو پارەیە هەمووی کۆکرێتەوە بە ڕێژەیەک بە ڕێژێکی سابت ئیتر بۆ هەر قوتابیەک مەسەڵەن 2000 3000 5000 تقریبا پار 5000 دینار بۆ هەر قوتابیەک بە پێی ژمارەی قوتابیەکان ئەوە نە 5500 دیناری دراوە بە قوتابخانەکان. یعنی ئەگەر 100 قوتابی هەبوو بێت زەربی ئەوە کراوە مەسەن دۆسەی هەبوو یا لە گوندەکانە بڕێکی دیاری کراوە لە پارەیان پێدراوە بۆ ئەوەی ئەوانی هاتوچۆ پێداویستیانەیە و ئیر بۆ ئیشی هاتوچۆی مدیر و ئیدارەکان و هەندێک پێداویستی بچووک بۆ قوتابخانەکە دەنا بۆ شتی پێداویستی تر ئەوە تەڵەب تەقدیمەکەن داواکاری تەقدیمەکەن بەسەر ئەگەر بیانەوێت قرتاسیان بێت یان بە ئەشیاکی کارەبایان هەبێت سوتا بێت لە کاتی پێویستە ئەوش بەپێی کەشف و دەرخستەوە شتانە دەدرێ و بڕیار لەسەر سەرفکردنی پارەکانیان دەدرێ بۆ قوتابخانە خوێندنگاکان. جگە لەوەی ژاروەکو حکوومەتی هەرێم هەموو ساڵێک بڕێک پارەی زیاد کردووە کە ئەویست نزیکەی هەر بۆ هەر قوتابخانەیەک بەیش بەپێی ژمارەی خوێندکاران و قوتابیانە ئەویش بڕێک وابزان و 2000 دینار کەمتر نەبوو بۆ هەر قوتابیەک ئەویش دوو جار دراو بە ئیدارەکان مەسەلەن هەر وەرزی یەکەم وەرزی دووەم لە ڕێگەی ئەوە جگەل لەوەیش کە ئێستا جێگەی خۆشحاڵیە زۆر لە باوکانی خوێندکاران و قوتابیان کە بەشدارن لە لیژنەکانی پەرەپێدانی قوتابخانەکانە باربوو و دەستەبەری باشەکەن بە قوتابخانە خوێندنگەکان و ئەو پێداویستیانەی کە هەبێت کە دابینەکەن لە ڕێگەی ئەوانەوە. یعنی ئیتر ئەمە داهاتەکانی قوتابخانەیە بەڵام ئیتر قوتابخانەش بە پێی شوێنەکەی تەوعەن شوێن هەیە شوێنێکی با بڵێن گوندێکە تەوعەن مقارنە ناکرێت لەگەڵ یەکێکا لە ناو شارە لە شوێنێک کاوێکە 300 خوێندکاری هەبێت. مامۆستا باس لەوە دەکرێت کە پێویستە ئەم ساڵ مامۆستایان کاتی دەوامکردن بە تەواوەتی پێوەی پابند بن. بۆ نمونە گەر مامۆستایەک جاران وانەی یەکەم و دووەم و سێمی هەبوو بێت لە دوای وانەکانی ڕۆشتووەتەوە ماڵەوە. بەڵام باس لەوە دەکرێت کە ئەم ساڵ ئیجباریە کاتێک مامۆستایەک کاتژمێر 8 بەیانی دێت تا تەواوبوونی کاتی خوێندن لە قوتابخانەکەدا لە قوتابخانە بمێنێتەوە. بڕیاری لەو شێوەیە هەیە ئەم ساڵ؟ خۆی ئەوەی کە نائاسایی ئەوەیە کە مامۆساکە بڕاتەوە. یعنی ئەویش لەبەرەوە بڕیاردرا لەسەری پار بە بهۆنەی و بارودۆخی کۆرۆنا و هەروە هەندێک لە نالەباری وەزعەکەەوە بوو بەوەی کە ئینا وەکو یاسا پێویستە مامۆستا لە سەرەتای دەوام تا کۆتایی دەوام لە قوتابخانە بێت. تەنها ئەرکی مامۆستا وانەوتنەوە نییە بەڵکو ئەرکی پەروەردەی هەیە پێویستە کات کە
کە بەشدارە و ئەندامە لە چەند لیژنەیەکە لە قوتابخانەکە پێویست بەوە کات وەکو هەم ڕابەری پۆل کە دایکان و باوکان سەردانی قوتابخانەکەکەن پێویستە ئەو زانیاری تەواوی هەبێ لەسەر ئەو قوتابیانەی کە ڕابەری ئەو پۆلەیە وەروەها هەوکو مامۆستای بابەت پێویست بەوە کە زانیاری تەواوی هەبێت لەسەر قوتابیەکان و خوێندکارەکان کە دای بابان سەردانیەکەن بۆ زانیاری لەبارەی مناڵەکانی بزانن وەروەها پێویست بەوە کات کە ئەو مامۆستایانە جگە لە ئەرکی مامۆستایەتی وانەوتنەوە کە هەیانە با بڵین لە لیژنەی بەرەپێدانی کتێبخانایە هەمانە لەی باخچەکانایە ئەمانە هەمووی کاری ڕۆژانەیانەیە و پێویست بەوە کات کە ئەو مامۆستایانە لەو لیژنانە هەروەها لە لیژنە زانستیەکانە و لە لیژنە کۆمەڵایەتیەکانە ئەمانە هەمووی ئەرکی تری پەروەردەین یعنی مامۆستا تەنها ئەرکی وانەوتنەوە نییە بە تەنها ئەوەی ڕاستی بێ ئەرکە پەروەردەیەکەی زیاتر لە تێگەین بەڵام دەمێ بزانم مانەوەی مامۆستایان ئەم ساڵ کراوە بە ئیجباری هیچ بڕیارێکەیە لەو بارەیەوە بڕیارێکی فەرمی وەکو پێم وتی ئەوەی کە ئاساییە بێت دەوام ئاسایی بێت بەڵام ئەوەی نائاساییە و بڕیاری لێدرێت یعنی وەکو یاساکە پێویست بەوە کە مامۆستا وتم لە سەرەتای دەوام و تا کۆتایی وەکو هەموو مۆزەفێک لە دەوامە بێت وە هەروەها ئەرکی پەروەردەی هەیە جگە لە ئەرکی مامۆستایەتی ئەرکی پەروەردەی هەیە پێویستە لە ئیدارەکە پێویستە ئیتر ئەو کاتەی ئەگەر ئەرکێکی مەسەن کارێکی هەبێ یا شتێکی هەبێ دەبێت مۆڵەت لە بەڕێوەبەری قوتابخانە وەرگێ بڕاتە دەرەوەی قوتابخانە دەنا وەکو شێوەیەکی یاسایی و ئاسایی پێویست بەوە کە مامۆستا سەرەتای دەوام تا کۆتایی دەوام لە قوتابخانە سواز بۆ مامۆستا دلێر محمود بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی هەڵەبجە زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی مامۆستا سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستان تۆڕی پامنێرانمان ئامادەی لە ناوچە جیاوازەکانەوە گرنگترین هەواڵ و زانیاریەکان بۆ ئێمە و ئێوە دەگوازنەوە دیارە یەکەم بابەتمان سەبارەت بە موچە دەبێت لەگەڵەوەی حکوومەت یاریمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا چەند جارێک بەڵێنیدا کە 25 هەموو مانگێک موچە دابش بکات بەڵام 25 مانگمان تێپەڕاند و تا ئێستا لیستی دابشکردنی موچەش بڵاو نەبووەتەوە سەبارەت بەم بابەتە پامنێرمان ئومێد چۆمانی لە